سڵاو بەڕێزانە کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتا دێمە وڵاتان بۆ تاوتێکردنی بابەتە گەرم و گرنگەکان لەگەڵ دەستپێکردنەوەی خولی پاییزەی پەرلەمان بابەتی دەستور و پەسەندکردنی بۆ بەکاری پەرلەمان و لا چەند ڕۆژی ڕابردووشدا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان سەردانێکی بۆ لایەنەکان بۆ ئەمە بەستە دەست پێ کردووە و بڕیارە کۆی لایەنەکان لەمبارەوە بۆچوونیان بزانێت کە ئایا دەستور بۆچی گرنگە و دەبێت کۆدەنگیەکە بە شێوەیەک بێت کە لە دانیشتنی خولی پەرلەماندا هیچ باریکەوتنێک لەوان لایەنە سیاسەکاندا دروست نەکات. پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێمە تاکو ئێستا خاوەنی دەستور نین و ئەگەر لەبوونی حاڵەتی دەستور دەتوانرێت ئەو کێشانێک کە ئێستا هەیە چارەسەر بکرێت هەمووان دەکەمەتەوەرێک بە گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک کارزان سەلام پارێزەر کاک کارزان بەخێر بێت. زۆر سپاس سپاس سەرەتا پێم خۆشە وەک دەراسەیەک بۆ چورێنەوە باسەکە پێم بڵێیت دەستور بۆ خۆی چییە؟ بەڵێ دیارە ئێمە قسە لەسەر پرسێکی گرنگەکەین سپاس بۆ ئێوە. بابەتی دەستور یەکێکە لە بابەتە گرنگەکانی هەر دەوڵەتێک لە پێک هاتنی هەر دەوڵەتێک یەکێک لە شتانی کە زۆر گرنگە و زۆر قسەی لێ دەکرێت بریتە لە دەستور شادەماری ئەو دەوڵەتەیە ئەو پێک هاتەیە ئەو وڵاتەیە بۆ هەر کارێکی ڕۆژانە دەستور یەکێکە لە فاکتە گرنگەکان یانی فاکتەرە گرنگەکان. ئەگەر پێناسی دەستور بکەین دەستور بەمانە تەشریعیەکەی بریتە لە کۆمەڵێک بنەمای دانراو بۆ تەنظیمی علاقاتی مجتەماع و بۆ تەنظیمی علاقاتی هاوڵاتیان لەگەڵ مجتەماع و بۆ تەنظیمی علاقاتی مجتەماع و هاوڵاتیان لەگەڵ مؤسساتی دەوڵەت و بۆ پاراستن و حیمایەکردنی مافی دەوڵەت و جیاکردنەوەی دەوڵەت لە دەوڵەتێکی تر و کۆمەڵێک مەبادی تر لە هەر دەستورێکا جێگەیەکرێتەوە یانێک ئەتوانین بڵێن بە کورتی تعریفی دەستور بریتە لەوەی کە ئەو بنەمایانە حیمایی دەوڵەت و هاوڵاتی و زامنی مافەکانی هاوڵاتیەکە لە چوارچێوەی دەوڵەتێکە و دەوڵەتێک لەناو قوارێکی دنیایە. باشە بوون و گرنگی دەستورۆک و بەڕێز ئاماژەت پێکرد ینی مەرجێمە خاوەنی دەستوری خۆمان بین لە کاتێکدا خاوەنی چەندین یاسای جوانین ینی لە چه حاڵەتێکدا یاسا دەتوانێت جێگرەوەی دەستور بێت بۆ نمونە ئێمە وڵاتمانەیە وەکو وڵاتی بەریتانیا و وڵاتێکی پێشکەوتووە لە کاتێکدا هیچ دەستورێکیشی نییە. مشەڕعێگەڵێ مفەکرێک ببوورە ئەڵێ چوویتە هەر وڵاتێک بۆی بزانی ئاستی ئەم وڵاتە بنەمای ئەو وڵاتە گەورەی ئەو وڵاتە تەتەور و حەزارەتی ئەو وڵاتە بزانی لە سێ شت دڵنیابە. یەکەم دەستورەکەی، دووهەم دەستورەکەی، سێهەم دەستورەکەی. ینی تاکە شتێک بۆ ئەوەی تۆ تەقیمی وڵاتێکی پێ بکەیت، تەقیمی پێشکەوتنی وڵاتێکی پێ بکەیت، تەقیمی مافی وڵاتی هاوڵاتیانی وڵاتێکی پێ بکەیت بریتە لە دەستورەکەی. یعنی ئەگەر هەتا دەستور نەبێ نازانی ئەم وڵاتت لەکوێیە، مافەکانی چین، جۆرەکەی چییە، پێکهاتەکەی چییە، ڕەگەزەکەی چییە، ئەسڵەن شێوازی حکومڕانیەکەی چییە، سیستەمەکەی چییە، ئەوێ چۆن کار بکات. یعنی نە دەوڵەتانی تر ئەزان چۆن مامەڵە لەگەڵ تۆ بکەن نە تۆش لە ناو بازنێکی بەتاڵە ئەسوڕێتەوە نازانین چۆن مامەڵە باش خۆ کاکازانی ینی پرسیاری منتیقی لێرەدا ڕەنگە ئەوە بێت کە ئێمە بە ماوەکانی بە درێژەی ماوەکانی ڕابردوو خاوەنی هیچ دەقێکی دەستوری نەبووین لە هەرێم لەگەڵەوەدا حکومڕانیەکەمان حکومڕانێکی باش بووە خاوەنی سەرۆری خۆمان بووین ینی خۆ هیچ فراغێکیش دروست نەبوو مەرجێمە هەر دەستورمان نەبێت. ئێمە با بیرمان نەچێت ئێمە هەرێمی کوردستان لە تا ئێستش کە ئێستا قسەی تیاکەین لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵین ینی بریتین لە هەرێمێک لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵە بەشێک لەو زەمانەتەی کە دابین کراوە بریتە لەو زەمانەتانی کە لە دەستوری ساڵی 2005 بۆ ئێمە دابین کراوە. ینی ئەگەر ئێمە بەو شێوەیە بمێنینەوە ڕەنگە لەوەی کە هەیە زیاترمان دەست نەکەوێت. بەڵام ئەگەر نەبینە خاوەنی دەستور چکە ئەوەی کە نەخشەی عراق لە چوارچێوەی دەستوری عراقا بۆ ئێمە کێشراوە ئێمەی بە بەشێک لە عراق داناوە. ینی ئێمە ئەو هەموو زەماناتانی کە پێویستە ئیقلیمێک هەیبێ ئەو هەموو ئۆرگانیک پێویستە ئیقلیمێک هەیبێ سەرجەم ئۆرگانەکانمان هەیە بەڵام دەستورمانە تەنظیمی ئۆرگانانەمان بۆ بکە تەنظیمی ژیانی خۆمانمان بۆ بکە تەنظیمی حیاتی سیاسی ئێمە بکات لە چوارچێوەی عراقا. ئایا ئێمەمانە چۆن بین لە عراقا چۆن مامەڵە بکەین لە عراقا ئایا ئەمانە هەرێمێکی چۆن بین. ئێمە بەڕاستی گرفتەکە ئەوەیە لە پێناسەی یەکەمی یا مادەی یەکەمی دەستوری هەموو دنیا باسی ئەوە کاکاڵێ ئەم وڵاتە چۆن پێگاتوە پێگاتەکەی چییە شێوازی حکومڕانیەکەی چییە سیستەمەکەی ئەبێت چۆن بێت بەتەمایە بە چی بکە. ینی مادەی یەکەمی دەستوری هەموو وڵاتێک پێتەڵێ بۆ سەرۆکایەتیە پەرلەمانیە موسڵمانە غیرە موسڵمانە ئیتیحادیە ینی ئەمانە لە پێناسەی لە مادەی یەکەمی دەستوری هەموو دنیا هاتووە. بەڵام ئێمە هەتا ئێستاش ینی ئەومان بۆ یەکلا نەبووتەوە ئەمانە ینی چۆن مامەڵە بکەین
ینی حکومڕانی چۆن بکەین ئیدارە چۆن بکەین سیاست چۆن بکەین لا بوونی ئەگەرێکی دەستورێکی نووسراوە دەتوانێت کۆی ئەو گرفتانێک کە بەڕێز لە بواری حکومڕانی و ئیداری کە ئاماژت پێکرد چارەسەر بکات دەستور لە هەموو دنیا پێوتر القوانین دایکی یاساکانە یعنی ئەگەر هەڕەمێکمانە بێ لەسەر و سەری هەرەمەکەەوە بریتە لە دەستور یعنی ئەگەر دەستورێکی باشت هەبوو سەرجەم یاساکان بە باشی ئەڕوە ئەگەر دەستورت نەبوو یعنی ئەو یاسایانە پەرتەوازا بن ینی یاسای پەرتەوازە دێ یاسا هەیە خۆ ئێمە ناڵین لە کوردستانە کێشەی تەشریعیمان نییە گرفتی تەشریعیمان نییە بەڵام تۆ ئەگەر دەستورێکت نەبێ ڕەنگە یاساکان ناتوانن ئەو ئیشەی کە مەهامی خۆیان باش جێبەجێ بکەن ینی یاساکان ناتوانن ینی ئەوەی کە بۆی دانراوە جێبەجێ بکە کە هەموو یاسایەک ئیشی دەستور ناکە بەڵام ئەکرێتەوە دەستورێکی باشە دەبێ هەندێک یاساشت نەبێ لە چوارچێوەی فەراقی یاساکانە هەبوونی دەستور پڕیەکاتەوە هیچ حاڵێکدا ینی لە چ حاڵەتێکدا یاسا دەتوانێت جێگەی دەستور بگرێتەوە نا هیچ یاسایەک ناتوانێت جێگەی دەستور بگرێتەوە دەستور لە سەر و لە سەری سەرەوەی هەرەمەکەیە بۆ خوارەوە اینجا یاساکانە ینی ئەگەر دەستورەکەت باش بوو تۆ تراکتۆری حکوومەتەکەی خۆ دەزانی سنوورەکانت ئەزانی ئیشەکانی ئەزانی چۆن مامەڵاکەی ئەزانی چۆن سیاست دەکەی ئەزانی کێ هەموو هاوڵاتێک چۆن لە وڵاتەکەی زەماناتی چیە مافەکانی چین حقوقی چین التیزامی چین مثلەن سیستەمی سیاسیەکەی چۆن بەڕێوە برێ ئەوێ چۆن بکە پەرلەمان چۆن ئیشەکانی خۆی جێبەجێکە سەرۆکاتەکان چۆن ئیشی خۆیان جێبەجێکن ئەبینی ئێمە بۆ هەر شەریحەیەک بێ یاسایەکمان هەبێ ئەمە بۆچیە لەبەرەوەی نەبوونی دەستورە چکە تۆ دەستورت هەبوو چوارچێوە گشتەکان دیارەکە هێڵە گشتەکانی وڵاتی دیارەکەواتە ئەگەر بەم پێودانگە بێت کە بەڕێز ئاماژت پێکرد ئەوەی کە کتاب و ئێستاوکو حکومڕانی ئێمە لە هەرێمی کوردستان هەمان بۆ حکومڕانێکی ناتەواو بووە بەڵێ ینی دەستور دەتوانێت حکومڕانی تەواو بکات دەستور بەشێکە لە فاکتەرە گرنگەکان بۆ تەواوکردنی حکومڕانێکی تەندروست یعنی وڵاتێ هەر یاسای تا جێبەجێ ناکرێت باشە ینی وڵاتێ هەژاوی پەرلەمانی نیە ئەسڵان وڵاتێ ئەستان پەرلەمانەکەی ینی ئێمە هەنگاوی زۆر قۆناغی زۆر گەورە و باشمان بڕیوە شتی زۆر باشمان بەدەستێناوە بەڵام نەبوونی دەستورێک ینی ئەسڵەن دانانی دەستورێک ئەو نەگرفتێکی گەورە نیە ئێمە چەند ساڵە بە فەراقی هێشتومانەتەوە باشە بۆ زۆجار کارزان ینی نمونەی عێراق دەهێنرێتەوە کە خاوەنی دەستوری خۆیەتی بەڵام لە وڵاتانی ناوچەکە زیاتر کێشە و گرفتی هەیە ینی دەستورم حاڵەتدا هیچ ڕۆڵێکی دەبێت لە چارەسەرکردنی گرفتەکاندا زانە چەند مادەی دەستوری هەیە تا ئێستا جێبەجێ نەکراوە هەر بێشێک لەو مادانەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە و پەیوەندی بە ناوچەدا بڕێنراوەکانەوە مادەی 140 جێبەجێ ناکات یعنی دەستورە بێت جێبەجێ بکرێت دەستور پێویستە قووەی ئیلزامی هەبێ یعنی جێبەجێ بکرێت ئەگەر دەستور دەبێت ئەمە بکات دەستور بنودی دەستوری پەیوەندی بە هەموو کەسێکەوە هەیە بەشێک حکوومەت جێبەجێکە بەشێک پەرلەمانە بێ جێبەجێکە بەشێک جهەی تەنفیزی ئەبێ جێبەجێکە کە وتم وەکو حکوومەتیانی بەشێک لە ئەرکە لە سەرشانی هاوڵاتیان بەشێک لە ئەرکە لە سەرشانی فەرمانبەران بەشێک ئەرکە لە سەرشانی مؤسساتی دەوڵەت هەمویان وەزارەتەکان ینی ئەمانە بنودی دەستوری تایبەت نییە موجه نیە بۆ لایەنێکی دیاریکراوە یا بۆ شخصێتی دیاریکراوە بنودی دەستوری ئەگەر جێبەجێ نەکرێ خەتەرە ئێمە ئەو کاتە ناچاری پەنابی بۆ محکمەی دەستوری و لەوێ داواکەیت و لەوێت ئەو حەقانی بۆ کەسێک دیاریکراوە لە دەستورا چۆن بێت حیمایە حەقەکان چۆنەکرێت ئەبێت لەوێەوە دیاری بکرێت هاوشانی ئەمەژانی کاکارزان بۆ زۆرجار بابەتی گیرروگرفتەکانی ناوخۆ زۆرجار سیاسەکان باسیەوە دەکەن کە لە نەبوونی دەستورێکی نووسراوای کردەکەم کێشانەمەم شێوێتە شوێنەکە دووە نمونە ماوەی پێکەنانی حکومەت چەند مانگێک دواکەوت ئەگەر دەستورە بۆ ئایا ڕێوشونەکانی ڕوون دەکردەوە کە دەبۆ حکومەت لە ماوەی مدەیەکی زەمانی پێک بێنرێت ینی گرنتی چییە لە دوای بوونی دەستور ئەم سیاسانی ئێمە پابەندی جێبەجێکردنی خاڵەکانی دەستور ببن مەرج نییە ئەگەر دەستور هەبوو تر ئەمە هەموو شتەکان وەکو میلی کاتژمێر ئەڕوات و جێبەجێ ئەکرێ ینی ئەوە قسەیەکی 100% نییە بەڵام دەستور ڕێگرە لەوەی ئەم شتانە تەشەنە نەکەن دەستور هەبوونی دەستور ڕێگرە لەوەی کە پەرتەوازەیی دروست نەبێ دەستور پێتەڵێ چی حیزبە دەستور پێتەڵێ کام حیزبە بەشداری سیاسیەکە دەستور پێتەڵێ سیستەمی حکومڕانی لە وڵاتەکەی توی پەرلەمانی سەرۆکایەتیە دەستور پێتەڵێ کێشیایی ئەوەیە کاری سیاسی بکە چالاکی سیاسی بکە یعنی کە تۆ ئەمانەت نەبوو هەزارها لێ دوانی لەو شێوازە ئەدرێ بەڵام لە هەرێمی کوردستانە بەشێک لە گرفتەکان لە نەبوونی دەستورەوە سەرچاوی کردو یعنی ئەگەر کاتێک ئێمە خاوەنی دەستورێک ئەبووین وەکوەوەی کە لە هەر لە سەرەتای دروستبوونی لیژنەیەک بۆ پێگەێنانی دەستور چەندین گرفت بۆ ئەم لیژنەیە دروست بوو یعنی ئەزانی دو ساڵ لە وڵاتی ئێمە لەم هەرێمی کوردستانی ئێمە گرفت لەسەر چی بوو گرفت لەسەرەوە بوو ئایا لەسەر یەک کەلیمە بوو ئایا سیستەم سەرۆکایەتی بێ یا پەرلەمانی بێ یعنی تەسەور کە فەوزایەکی گەورە لەسەر ئەمە دروست بوو لە کاتێکە
ئەمە بەشێک لەوانی کە ڕێگر بوون لە نووسینەوەی دەستور و ئێستا نەیانێش دەستورەکە تێپەڕ پەرلەمانیشی خۆی بکە کە تەمەنا ئەەکەین لە خولی ئێستای پەرلەمانە و ئەو دەستەی کە ئێستا لە پەرلەمانە و کۆمەڵی خەڵکی باش و کادری باش لەناو پەرلەمان هەن تەسەورەکەم بتوان ینی ئەو هەنگاوانی کە نرابەوە بۆ نووسینەوەی دەستور تەواوی بکەن ئێمە هەرێکم پرسیارێکی دایکراوە ینی بەخوێندنەوەی بەڕێز دۆ پارێزەرێک بم دۆخی کە ئێستا هەرێمی کوردستانی پێدا تێپەڕ دەبێت ئەو ڕوئایی کە لایەنەکان هەن بۆ لە ماوەی ڕابردوو بۆ نووسینەوەی دەستور ئەم ڕوئاییش گۆڕانێکی بەسەردا هاتووە ینی هەموو لایەنەکان دڵنیا بوونەتەوە لەوەی نەبوونی دەستور کارە ساتە فراغی دروست کردو کێشەی دروست کردووە ینی نەبوونی دەستور ئەتوانم بڵێم هۆکار بۆ تەشەنەکردنی بەشێک لەو گرفتانی کە لەسەر ئێمە دروست بوو بەڵام ئەگەر دەستوری هەموو لایەنەکان لەمە دڵنیا بوونەتەوە ینی ئێستا دەستور بۆ نووسینەوەی دەستور و ئامادەکردنی دەستور و تێپەڕانی دەستور لە پەرلەمانە بۆتە خەمی گەورەی هەموو لایەنەکان ینی هیوادارین ئەم خەمە زۆر بەجددی وەرگن هیوادارین بە هەمویانەوە بتوانن کوردستان بکەنە خاوەنی دەستور چکە بەڕاستی ئەگەر ئەم هەنگاوەنەنێن ڕەنگە پەرلەمان ئیشێکی ئۆتۆی نەمێنێت چکە خەمی خەڵک لە ئێستاە بۆ ئەوەیە ینی کە تۆ ئیشی تەشریعی ئێمە فراغی تەشریعیمان زۆر کەمە خاوەنی کۆمەڵی یاسا و قەراراتی باشین پەرلەمانی کوردستان کۆمەڵی یاسای زۆری دەرکردووە بەشێک لە یاساکان لە حکوومەتی عێراق لە پەرلەمانی عێراقەوە دەرچوونەوەە ئێمە خاوەنی دنیایەک تەشریعاتین بەڵام ئەوەی کە ئێمە نیمانە بریتە لە دەستور یعنی ئیشی یەکەمی پەرلەمانتارەکان لە ئێستای وە ضرورەتی کوردستان و وە ضرورەتی هەموو لایەنە سیاسیەکان لە ئێستای بریتە لەوەی کە کوردستان بخن بە خاوەنی دەستور چکە ئەگەر کوردستان نەبێتە خاوەنی دەستورێکی خۆی ڕەنگە ئەم گرفتە هەتا ماوەیەکی زۆر ئیدامەی هەبێ و ڕۆژ بە دوای ڕۆژ لە دوای ڕۆژ قەواری کوردستان وردە بچوو بوونەوەچێ ینی منطق دەتوانی بوونی دەستور هەرتەنها بۆ ناوخۆ گرنگ نیە بەڵکو وێناو دنیابینی دەڕۆژ بەرامبەر ئێمە دەگۆڕێت هەر وڵاتێک کەسانی سیاسی و یا کەسانی یاسایی کە ئەچنە هەر وڵاتێک ینی پێش بەر لە هەموو شتێک متابعی دەستورەکەیەکەن ینی ئەبێ دەستوری ئەو وڵاتە بە شێوەیەکدا ڕێژرابێت کە سیادەی وڵاتەکە بپارێزێت سیادەی وڵاتەکانی بپارێزێت سەروەری یاسا بپارێزێت بەڵام بەداخەوە ئێمە کە نەبووینەتە خاوەنی دەستور گرفتێکی دوولایەنەیە گرفتێک ئەوەی پەرلەمانی توانی ئەم شتە تێپەڕێنە گرفتێکی سیاسی لەناو هێزە سیاسیەکانە ڕەنگە بەشێک بێت لەو گرفتانەکە نەیانێڵا نەیان هێشت باشە کاکازانی خەلەلەکە بە دیاریکەوی لەکوێدایە خۆ ئێمە لە 2009 خاوەنی ڕەشنووسی مسودەی دەستور بین بۆچی ئەم دەستورە پەسەند نەکرا ینی گرفتەکە بە دیاریکەوی لەکوێدا بوو گرفتی سیاسی من پێم وتی ینی پێشتریش باسم کرد ئێمە لەسەر دوو کەلیمە ئایا سیستەم پەرلەمانی بێت یا سەرۆکایەتی ماوەی 2 ساڵ مەعمەعی سیاسی لە کوردستانە دروست بوو نەیهێشت ئێمە بکەنە خاوەنی دەستور ینی تۆ بۆ وشەیەک لە نووسینەوەی ڕەشنووسی دەستورە تۆ ئەم گرفتانە دروستکەی ئەی چەندێکت ئەوێ هەموو بنوودەخانی دەستور ئەمە تێنەگەشتنە لە دەستور لە گرنگی دەستور یاخود بەمەبەست دەکرێمە بەمەبەست دەکرێت ینی ئەمە بریتە لەوەی کە مەرامی سیاسی جێکردنەوەی مەرامی سیاسی لەناو دەستورە جێکردنەوەی حەزە سیاسیەکانە ئارەزوی سیاسی لەناو دەستورە جێگاکەنەوە بەڵام بۆ تەنفیزکردنی یا بۆ بەدەزێنانی ئەم حەزە سیاسیانە وڵات دواخن دەستورمان نابێ ینی باشە بەڵێ باشە ئەکەواتە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە دەستور لەم سیاسەیە چۆنڵی دەربکەین ینی ببێ بە بابەتێک کە تێکڕایلانەکان ئامادەیان هەبێ بۆ نووسینەوەی دەستورە ئێمە ئەبینین لە خۆناغی ڕابردووە لە چەند مانگی ڕابردووە هەرێمی کوردستان هەنگاوی باشی کۆدەنگی سیاسی دروست بوو هەر بەو کۆدەنگی سیاسیە هەموو هێزوو لایەنە سیاسیەکان پێک هاتن سەرۆکایەتی سەرۆکی هەرێمی کوردستان بەرەنجامی ئەو کۆدەنگی سیاسیە بوو پێگەێنانی کابینەوە هەم لە ئێستاە ینی بەرەنجامی ئەو کۆدەنگی نیشتیمانیە بوو هێزوو لایەنە سیاسیەکان کۆبوونەوە بەشێکی ئەوە بوو و دەستنیشانکردنی بەشێک لە وەزیرەکان ینی هەموو وەزیرەکان بە کۆدەنگی بوو ینی ئێمە جێگەی خۆشحاڵی ئومێدە ینی ئێمە لێرەوە ئەتوانین بڕێن هەر بە کۆدەنگی ئەکرێت کوردستان بکرد بە خاوەنی دەستور ئێستا پێویستی بەچیە ینی هەمە هێزوو لایەنە سیاسیەکان ببینن مەسەڵەن خەڵکی کوردستان دەنگی لەسەربات بە دڵنیایی خەڵکی کوردستان ئەگەر بزانێت هێزوو لایەنە سیاسیەکان تەشەنوجی حیزبی ناهێڵن یا کەمی ئەکەنەوە یا نایانەوێت تەشەنوجی حیزبی دروست بێ هەموو حیزبەکان هەموو فراکسیۆنەکان ناو پەرلەمان یا عەزبن بە هاوڵاتیان و دەنگدەرانی خۆیان لە کوردستانە بە دڵنیایی کوردستانە بێتە خاوەنی دەستور باشە هەر لە بابەتی دەستور دەمێنمەوە یعنی مەبەستمە بۆچین بزانم لەسەر ئەوەی کە ئەم دەستورە لەم خولەی پەرلەماندا پەسەند دەکرێت و ئەگەر پەسەند نەکرێت ئێمە بۆشایی یاساییمان بۆ دروست دەبێت ئێمە بۆشایی یاساییمان بۆ دروست نابێت بەڵام کوردستان ینی جێگەی ئومێدا کوردستان لەم خولای بێتە خاوەنی دەستور من گەشتبینم
لەبەرەوەی کاری زۆر باشی بۆ کرێت وە کۆمەڵی شەڵتی باشی بەڕێوە کۆمەڵ هەنگاوی باشی ناوە ئەو لیژنەی پێشتر ئامادەکرا بوو بۆ لیژنەی ئامادەکردنی ڕەشنووسی دەستور کۆمەڵی هەنگاوی باشی نا بەڵام بەداخەوە کۆمەڵە مەرامی سیاسی و مەهامی سیاسی وای کرد کە ئەو لیژنەیە ناتوانێت شەکانی بە کۆتا بگەێنێت کەواتە میکانیزم و پێوەرەکان چین بۆ ئەوەی ئێمە بین بە خاوەنی دەستورێکی باش کە تەواوی لایەنە سیاسەکان قەنەعەت پێ بکات. ئێمە گرفتمان لەسەر سیستەمی حکومڕانی و شێوازی حکومڕانی نەبێت پێم وابێت لە ئێستا سەرجەملایەنەکان کۆکن ئەمە بەشێکێتی بەشێکی ئەوەیە خەمێکی جددیە بێ وکوتمان ینی خەمی ئێستای پەرلەمان بریتی ئەبێ بریتی بێ لەوەی کە ئەمە بکەن بە خاوەنی دەستور ئەمە گرنگە بەشێکی تر ئەوەیە کە کۆدەنگی دروست بێت بۆ ئەوەی بتوانن ینی هەنگاوەکانی تر بنێن بۆ ئەوەی ئێمە بکەن بە خاوەنی دەستور چکە لیژنەکە کە ئامادەی کرد پێشکەشی پەرلەمانیەکە لە لیژنی یاسایی پەرلەمان ئەمە خوێندنەوەی بۆ ئەکرێت دواتر ئەگەر ئامادە کرا خوێندنەوەی بۆ کرا و کاتا خرێتە بەردەم خەڵکی کوردستان بۆی ئایا بەدەست قبوڵێتی یا قبوڵی نییە ئەگەر ئەو کاتە ئەو هەنگاوانەی بڕی پەرلەمان مسادەقەی لەسەرکات و کێشەیەکی نامێنێت. باشە تا چەند گرنگە ڕای شارەزایان و پارێزەران لە بابەتی دەستور وەربگیرێت بەوەی کە بۆ منە ڕەنگی ئەوان زۆترین قسەیان زۆترین تێڕۆین هەبێت لە جیاکردنەوەی داقە دەستوریەکان تۆ بخۆت ئەمە بانگایەکی باش دەزانیت خۆی دەستور ینی ئەکرێ لە میشی خەڵکانی یاسایی و خەڵکانی قانونی و خەڵکانی بە ئاگا لە یاسا و خەڵکانی بە ئاگا لە دەستور و دەستوری وڵاتانوانە بە خۆشحاڵی و کوردستان ئێستا کۆمەڵی خەڵکی زۆر باشی ئەکادمیتیە لەو مەجالەیە بەدڵنیایە بە سوود لە ئەزمموی ئەوانە وەربگیرێت چکە شەرنێ پەرلەمانتاران ینی هەمویان بتوانن خەڵکانی باش و شارەزا بن لە مەجای دەستورە ینی ڕەنگە توان بڵێن پەرلەمان خەڵکی زۆر کەمیتیایە شارەزا بێت لە مەجای دەستورە ینی پەرلەمانی ئێستی کوردستان توانم بڵێم کەمترین خەڵکانی تایە شارەزا بن لە دەستور بەڵام ئەکرێت بۆ لیژنەی کە تەکمیلەی شەکانی لیژنەکەی پێشوەکە بکرێت کۆمەڵی خەڵکی یاساناسی زۆر باش کۆمەڵ خەڵکی زۆر باش شارەزا لە مەجای دەستورە ئەکرێت استیعانە بەوانە بکرێت و بە ڕێی ئەوانە وەربگیرێت بۆی بە هەموو لایەنەکان یانی ئەگەر خەڵکی حزبی بێ هەموو خەڵکی هەموو لایەنەکانی تیاچکە لە هەموو لایەنەکان خەڵکی زۆر باش کە شارەزایی زۆر باشیە لە مەجای دەستورە بۆی کوردستان خاوەنی دەستورێک بچکە دەستور شتێک نیانی تۆ ڕۆژانە هەدبێ ینی هەمواری بکەیتەوە قابل لێوە بێت ساڵانە و چەند ساڵ جارێک هەمواری بکەیتەوە ڕاستی لانی کەمە بێت دەستورێکی کۆنکرێتی دەبێت دەستورێک بێت جێگەی ینی فرەی کوردستان بپارێزێت هەم فرەی حیزبی هەم فرەی زمان هەم فرەی دین هەم فرەی کللتور هەم ینی پێگەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی فتراڵە بەڕاستی بێ دەستورەکان ئەو هەموو خاڵانە لە بەرچاو بگرنەوەی کە لیژنەی ئامادەکاری دەستورن و دوای ئەو دەستورێک بێت ڕنگدانەوەی خەڵکی کوردستان بێت ڕنگدانەوەی گرفتەکان و مینەتیەکانی خەڵکی کوردستان بێت و زمانەتێک بێت بۆ مافی خەڵکی کوردستان و زمانەتێک بێت بۆ حقوقانێک کە هەیەی و بتوانێت حکوومەت ئۆرگانەکانی خۆی بە باشی تەنزیم بکات بکەمانە هەمووی لە چوارچێوەی دەستور ئاجەکەی بێت. باشە ینی زۆر جار کارزان لە بابەتی دەستور ینی زۆر باز لە خەڵک دەکرێت کە دەبێت ڕەچاوی بارودۆخی ژیانی خەڵک بکرێت و مافی و ئازادە گشتەکان خەڵک دەتوانێت چۆن ڕۆڵ ببینێت لە نووسینەوەی دەستور ئامادەی خەڵک دەبێت چۆن بێت خەڵک ینی ئەگەر قەرار وایە خەڵک شتێکی لە دەستورا پێ بکرێت بریتە لە تەسویتی خەڵک لە بۆ ڕۆژی دەنگدان لەسەر دەستور ینی خەڵک بەعام ئیشی ئەمەیە ینی تەنها ئەم ئیشەی هەیە لە دەستورە بەڵام ئەوەی کە وەکووتم کاری ئەوە کات ئێمە بک بە خاوەنی دەستور بریتە لەو لیژنەی کە کاری ئامادەکردنی دەستورە و نووسینەوەی ڕەشنووسەکەیە ئەویش ئەبێ خەڵکی تەواو تەواو پسپۆر بن ینی خەڵکی زۆر شارەزا بن خەڵکی زۆر ئەکادمیست بن بۆ ئەوەی بتوانن ئێمە بکەن بە خاوەنی دەستور چکە مەراسیە بێ و کەسانە شارەزای دەستوری دانی کەم چەند وڵاتێکی تر بن و مقارنەیەک بێت لە ئایا کلیمێک لە وڵاتێکی تر دەستورەکەی چۆنە ئایا مەسەرەن کەمایەتەکان لە وڵاتەکانی تر حقوقیان چۆنە ئایا سیستەمی سیاسی لە وڵاتەکانی تر چۆنە ئایا سیستەمی پەرلەم وەکوڵێ ئیداری لە وڵاتەکانی تر چۆنە کازانی تاکوێ ئاساییە بۆ نمونەی مەسعود لە ئەزمموی وڵاتانی تر وەربگرینە بای نووسینەوەی دەستور ینی تاکوێ ئاساییە تا ینی یەکێک لە شتە نۆرماڵەکان کە ئێمە حەقمان هەیە ئەوەیە سوود لە دەستوری وڵاتانی تر وەربگرین شتێکی زۆر نۆرماڵە ینی بۆ ئەوەی دەستورێکت هەبێت وەکو پێشتر وتم خۆ دەستور بابەتێک نییە
ساڵانەیە چەند ساڵ جارێک ڕوونە هەموار بکرێتەوە ینی باشترین شت ئەوەیە کە خەڵک تەنانەت ئاسایی ئەگەر ئیسیعانە بە خەڵکی خۆبەرایی دەستوری بکەیت لە وڵاتانی تریش ینی خۆبەرایی دەستوریش لە وڵاتانی تر ئیسیعانە پێ بکەیت بۆی مشارەکەی نووسینەوەی دەستور بکەن بەس بۆ خیبرەکەی ینی بۆ خیبرەکەی بەڕێی من ینی بۆ ئەو خیبرەی کە هەیت لە مەجای دەستورە شتێکی ئاساییە هەرچەنە کوردستان خاڵی نیە لە خەڵکی زۆر باش لە دەستورە ئەمە تەناقض دروست ناکات لەگەڵ بارودۆخەیەکی ئێمەمان ڕەنگە جیاواز بێت وڵاتێکی دیکە ناس ئاسایی هەر وڵاتێک هەنێ پێ بنەمای گشتی هەیە لە زۆربەی وڵاتەکان وەکو یەکوایە سەوابتە هەنێ سەوابت هەیە لە زۆربەی وڵاتەکان وەکو یەکوایە ینی بۆ ئەوەی ئێمەش کەمتر نەبێت لەهی وڵاتانی تر ینی ئاساییە گەر خەڵکی زۆر باش تۆ بۆ هەر بۆ تۆکمەکردنی دەستورەکەت بۆ دەستورێکی بەهێز هەر ڕێگایەک بگریتە بەر بۆ هەر طریقێک ئەم دەستورە بەدەستبێنی ئاساییە باشە هەر لە چوارچەوەی بابەتی دەستور ینی ئەوەی کە تاکو ئێستا وەکو ئاماژت پێک لە قسەکاندا کە ڕژنووسەکە ئامادەیە ئەم ڕژنووسە ئەگەر لەم خولەدا پەسەند بکرێت پێویستی بەوە هەیە گۆڕانکاری کتابکرێدا خۆت هەمان دەستوری ساڵی 2009 کە دانراوە ڕژنووسەکەی بۆ ئێستاش دەبێت هیچ کێشێکی نییە ڕەنگە زمینەی سیاسی ئەو کات تا ئێست زۆر جیاواز بێت ئەو کات تاوان پێش 2009 مسودەی دەستور ئامادەکرا ڕەنگە شێوازی سیاستکردنەوە کۆمەڵی ئەحزابی تازە لە کوردستان دروستبوون و ڕوئیای جیاوازیان هەیە بۆ دەستور و خوێندنەوەی تایبەتی خۆیانیان هەیە و ئێستا بەشێک لەو حیزبانە لە ناو پەرلەمانە چەند کورسییان هەیە و ڕێی جیاوازیان هەیە واکرێ بڵێم ڕێیانش بە نەزەری اعتیبارە بێ وەربگیرێ ئەو کاتەکە ڕەشنووسی دەستور ئامادەکرا بۆ ئێستا ڕەنگە گۆڕانکاری گەورە لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستانە ڕوویدابێەوە ڕێزبەندی حەزابەکان ڕەنگە تا ڕادەیەک گۆڕابێەوە پلەبەندی لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکانی ناو پەرلەمان تا ڕادەیەک گۆڕاوە بۆیە ئەکرێت بۆچوونی ئەوانە بە نەزەری اعتیبار وەرەگرێ بەڵام لە هەموو حاڵەتێک ئێمە کۆمەڵی پرەنسیبی گشتی جێگیر کرا ناو ڕەشنووسی دەستورەکە ڕەنگە پێویستی بەوە نەبێت سەر لە نوێ بنووسرێتەوە بەڵام ئەوەیە کۆمەڵێک ئەکرێت کە موزیا بکرێت ئەکرێت گۆڕانکاری تیا بکرێت ئەکرێ و کاتە یەکێک لەو شتانەی کە زۆر قسەی لەسەرەکە دەسەڵاتەکانی سەرۆکایەتیەکان بوو وەدی باجی دەستورەکە بوو کاتە زۆر قسەی لەسەرکرا ئەوانە ئەکرێت جارێکرێت چاپیاخشانەوەی پێ بکرێت شتێکی زۆر ئاسایی لە قسەکان تا شتێک جێگەی سەرنج بوو دووسێ جار باسی سیستەمی حکومڕانیت کرد تۆکو شارەزایەکی بواری یاسایی پێت باشە ئەگەر لە دەستوردا جێگیر بکرێت سیستمەکە چۆن بێ سەرۆکایەتی بیا پەرلەمانی وڵی سیستەمی هەرێمی کوردستان بۆچوونی منیان سیستەمی سەرۆکایەتی بێت لە ئێستا بۆ کوردستان سیستەمی سەرۆکایەتی بێچکە بە پێی ئەوەی کە هەیە لە زۆربەی وڵاتەکان ئەو وڵاتانەی کە تا ڕادەیەک لە ئێمەوە نزیکن ئەوانەی کە سیستەمی سەرۆکایەتیان ڕەنگە زۆر باش ناجەحتر بوو بن تا ئەوانەی سیستەمی پەرلەمانیان هەیە و لەناو ئەزانی لەناو عێراقان نزیکترین شوێن لە ئێمەوە کە سیستەمی پەرلەمانیە سیستەمێکی پەرلەمانی ستۆک و دواکەوتووە و ڕەنگە زۆر بە قورسی هەنگاوەکان بتوانێت بنێژێت ینی هەنگاوی بنرێت بۆ ئەوی یاسایەک تێپەڕێنی ئەوەنی تەنگەژی سیاسی لەناو پەرلەمانەیە لە هیچ ئۆرگانێکی ترانی لە عێراقا بەتایبەت بۆچوونی من سیستەمی سەرۆکایەتی بە بۆچوونی من ینی زۆر گونجاوە لەگەڵ هەرێمی کوردستان و ئەکرێت لەناو دەستوری شاوەجێگەی بکرێتەوە بەڵام پێچوانەی ئەم ڕێیەکی شەی پێی وایە کە چەسپاندنی سیستەمی سەرۆکایەتی بۆ خۆی لاوازکردنی دەسەڵاتەکانی پەرلەمانە لەگەڵم بۆچینەدا ئەم بۆچینە دقیقا پەرلەمان ئیشی ئەوە نییە حکومڕانی بکە پەرلەمان ئیشی ئەوەیە کە یاسا دەربچوێنێ پەرلەمان ئیشی ئەوەیە کاروباری دارایی و کۆمەڵێ شتی تر بکات مەسەلەن متمانە بە حکوومەتدا متمانەی لێ وەرگێتەوە کاری میزانی و موازنەی دارایی بکات بەڵام ئەگەر بێت و بەشێک لە سیاستی حکومڕانیەکە بدرێت دەست پەرلەمان بەڕێی من ڕەنگە زۆر باش نەبێت ئەم بکووتم دەستپێبی خۆی هەیە تەمان هۆکاری خۆی هەیە یعنی ئەگەر بێت و سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان سیستەمی سەرۆکایەتی بێت ڕەنگە کەمترین گیر و گرفتی سیاسی تووشی ئەمە بێت دەتوانین بە دیوێکی تردا توانین با بڵێن مەرکەزیەت لە هەرێمی کوردستانە پارێزرێت ینی سیستەمی سەرۆکایەتی یەکێک لە خاڵە باشەکانی ئەوەیە هەرێمی کوردستانە کاتە خاوەن مەرکەزیەتێکی زۆر بەهێز چکە بەشێک لە تەنگەشەکان ناو پەرلەمان دروستە بن ینی ئێمە نەبووی دەخاوەنی مسودەی دەستور بەشێکی پەرلەمان بوو ئەمە بۆ خۆی بە دیوێکی تریش تا ینی ڕێگە خۆش ناکە بۆ کارەکانی پەرلەمان کە بۆی
پەرلەمانی عنی بەکاری خۆی مەشغوڵ بێت پەرلەمان وەکوتمان باسی ئیشی خۆی هەیە ئیشی تەشریعی هەیە ئیشی ئەوەی هەیە بەڵام خۆی فەرقەکە بەشێکی ئەوەیە ئایا ئەو کەسە ینی سەرۆکی وڵات یا سەرۆکی هەرێم لەکوێوە هەڵبژێرێت لە پەرلەمان هەڵبژێرێت یا دەنگدانی ڕاستە خۆی خەڵک ینی خۆ کەوت و سیستەم پەرلەمانی بێت ینی پەرلەمان ناچێت سەرۆک ینی ئیدارەی وڵات هەمووی بکات ینی بەس ئەوەیە متمانەی سەرۆکی هەرێم لە خەڵک ینی پەرلەمانتارەکان ئیدەن بە پەرلەمانی دا بە سەرۆکی هەرێم یا خەڵک ئەیدا ینی ئەگەر خەڵک بیدا ئەو کاتە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم زیاترە وەک لەوەی پەرلەمان بیدا متمانەی وەرگرتنەوە و کاتە گەر سیستەم سەرۆکایەتی بێت پەرلەمان ناتوانێت متمانە سەرۆکی هەرێم وەربگرێتەوە ینی پەرلەمان لە هەرێمی کوردستانی ئێمە متمانی لە چێ وەربگرێتەوە ینی لە چی وەرگرتێتەوە تا بتوانێت لە سەرۆکی هەرێم وەربگرێتەوە لە ساڵانی ترا دۆخی ئێستا ئێمە گونجاو بۆ سیستمی سەرۆکایەتی بەڕێی من باشترین دەرفەت و زەمینە بۆ ئەوەی لێرە ئیشی خۆی بکات چەسپاندنی سیستەمی سەرۆکایەتی زۆر سپاس بۆ کارزان سەلام پارێزەر سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بیت دەستی خۆش بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بێت